ئەمڕۆ لە کاتژمێردوو لە مەراسیمێکی شایستە و تایبەتدا درامای سەمەرە ڕاگەیەنرا کە بەرهەمی دەستگای میدیای کورساتەوە لە شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزانە پەخشەکرێ بۆ ئێوەی عزیز و خۆشەویست و لەوێ بە بەشداری بوونی پارێزگاری سلێمانی و بەڕێوەبەری کارژێڕی گشتی دەستگای میدیای کورسات و چەند هونەرمەندێکی دیاری شاری سلێمانی و سندیکای هونەرمەندانی کوردستان کە لێ بەشداریان کردو و لە مەراسیمەکەدا ئاماژە بە شێوازی کارکردنی دراماکە دراخەم خۆری کورسات بۆ درامای کوردی هەل لە دەستپێشی دروستبوونی دەستگای میدیای کورساتەوە ڕاست بۆ ئەم بابەتە دروستکرا بوو کە خزمەتکردن بێ بە کللتور و کەڵچەر و هەروەها فۆلکلۆر و هەروەها دراما و سینەمای کوردی و هەوڵەکانیان لەوا چڕکردبەوە بە خۆشحاڵیەوە کە ئێستا بۆ ئەم ساڵ ئەم درامای سەمەرە ئامادەیە کە بەرەمهێنەرەکان ناوەندی بەرەمهێنانی هونەری زەنەیە بە دیارە بەرهەمی دەستگای میدیایی کورساتە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەو مەراسیمەدا و بە بەشداری زۆرێک لە ئەکتەرانی کە تایدایەوە کە بینن کە باشترین و دیارترین ئەکتەرەکانی باشووری کوردستان تایدا بەشداریان کردووە بە خۆشحاڵیەوە لە هەر شار و شارۆچکێکی باشووری کوردستان بێ بەشداریان تێدا کردووە بتوانرێت کە هەنگاوێکی باشتر و جوانتر بنرێت بە تایبەت لە درامای کۆمیدی و ئەو کۆمیدیایی کە لە سەرانسەری جیهانە هەیە کۆمیدیایکی ڕاقی کاری لەسەر بکرێت بەم شێوازە و بە بەشداری ئەم هونەرمەندانە بتوانرێت هەنگاوی باشتر لە دەستگای میدیای کورسات و بە بەشداری ئەم هونەرمەندانەوە درامایکی نوێ و جوانتر بخرێتە بەردەم بینەرانی دەستگای میدیای کورسات هاوکارانمان لەوێ بووین و لەوێ راپۆرتێکی مەیدانیمان کردو پێکەوە گفتوگۆی ئەو هونەرمەندانە شەبینین بۆ قسەکردنی زیاتریان لەسەر دراماکە فەرموو. دووبارە سڵاوتان لێبێ لەگەڵتانم لێرە قسە باسەکەم لە سەر خەمخۆری کورسات بۆ دراما و هەرچۆن لە دەستپێشی دروستبوونیەوە هەمیشە کاری کردو لەسەرەوەی کە درامای کوردی باشتر و باشتر بەرهەم بێنرێتەوە ئەوەشی کە بینراوە لە ساڵانی ڕابردووە چۆن کاری لەسەر کراوە و بە بەشداری زۆرێک لە هونەرمەندانی پارچەکانی تری کوردستانی شۆکتەیدا بەشداریان کردووە خۆ درامایان کردبێ و لە شاشەی کورساتەوە پەخشکرابێ ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە یەکێک لەو مەراسیمانی کە سازەگرێت لە لێرە باسکردنە لە درامای سەمەرە لەگەڵ هاوکارم ژیار ئەم درامایە کە وابڕێرە لە دەستگای میدیای کورسات پەخش بکرێت بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کە بەرهەمی دەستگای میدیای کورساتە بەرەمهێنەریش ناوەندی بەرەمهێنانی هونەری زەنەیە دەرهێنەر بەڕێز جەمیل مەفاخیریە نووسینی بێگرد حەمەسەلی و سیناریۆ ئومێد کەمالە بە خۆشحاڵیەوە کە وەک بینیتان کۆمەڵێک لە هەر ئەکتەرە باش و دیارەکان تێدا بەشدارن لە باشووری کوردستان و ئێمەش لێرە وەکو ئەرکی خۆمان پێمان خۆش بوو کە قسە باسێک لەگەڵ هەندێک لەو ئەکتەرانە بکەین کە بەشدارن لە نێو دراماکەیە بەڕێز کاکبراهیم ئەگەر قسەیەکی لەگەڵا بکەم سڵاو لێبێم کاتە باش. زۆر سپاسی تەلەڤیزیۆنەکەتانەکەین کە ئەوزارەش شاد بووینەوە دەگەر ئەو برادەرە خۆشەویستانەی من کە پاریش هەدەگەریان دابووم و زۆر خۆشحاڵم کە ئەمن هاتمە ناو شاری سلێمانی درم بۆەوە لەبەر ئەوەی هەستەکەم یعنی شاری هونەر و داهێنان و ئەو شتانەیە ئێستاش ئەمن زۆر پێ خۆشحاڵم کە لەو درامایی کە سەمەرە بەشدارم دەگەر ئەو هونەرمەندە خۆشەویستانەی خۆم و ئەو برادەرە عەزیزانەی خۆم ئەمە وەک هونەرمەند دەبی تەوقی ئەوە بشتێنین کە شارتیاتی بکەین لەبەر ئەوەی ئەم کورد بەو شارتیاتیای نتوانیتن خزمەت بە هیچ ئەوە چ بکە ئەمە دەبی ئەوەی ئەو تۆقەی بشتێنین کە وێرە فەرقینی دەگە سلێمانی فەرقینیە دەگە هەولێر و هەولێر فەرقینیە دەگە دۆک هەمووی لۆ جوانی هونەرەکەیە ئەمەش لە خزمەتی هونەری کوردی داینەکە بتوانین خزمەت بکەین. ڕۆڵی دەستگای میدیای کورسات لەم نێوەندەیە چێکە تۆ باست کرد؟ وەڵڵاهی دەستگای میدیای کورسات ئینکاری ناکرێتن لەبەرەوەی دەستگایەکی زۆر هونەری جوانە چشتی جوانی پێشکەش کردیە بە هونەرمەندان و بەداهێنەران لۆی ئەمە شانازی بە
کورساتەکەین هیوادارین تەلەڤیزیۆنەکانی دیکەش بتوانن وەکو کورسات خزمەتی و دراما و خزمەتی هونەری کوردی بکەن ئەمن بە خۆشحاڵیەوە ئەوزارەی دیسا هاتمەوە ڕەمەزانەکەی دیکە هاتم ئەو ڕەمەزانەی کە عەبدولغەفار پێی گوتم یعنی زۆر بە خۆشەویستی ئەوزارە شاتم لەبەر ئەوەی هەستم کرد کە ئەو برادرانی خۆم لەناو شاری سلێمانی زۆر ڕێز لە هونەرمەندانی خۆمانەگرنی هەولێرێ هەر ئەوە پاری پێوەنام و کورساتیش پاری پێوەنام کە بتوانم زارێکی دیکە بێمەوە ناو سلێمانی خزمەتی هونەری کوردی و درامای کوردی بکەم لە ناو کورسات. دەستەکان خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ تۆ دیارە چەنەکتەرێکی تریش تێدا بەشدارن پێم خۆش بۆ قسە لەگەڵ کاکزایرا بکەم کەماوەکی زۆر زۆرە نەمان بینیەوە سپاس بە بەشداریکردنت سپاس بۆ ئێوەش زۆر سپاستان دەکەم دووبارە بەخێر بیتەوە بەشداریکردن لە دراماکایەوە هەسەنگانی تۆ لە ئێستاوە بە دراماکە چۆنە بینی خۆی هەنگاوێکی زۆر زۆر پیرۆزە بەڕاستی ئەمە دەبێتە بناغەیەک بۆ ئەوەی لەمە دوای ئیشی زۆر باش بکرێتن درامای کوردی سەبر لە جانەڵا زیندوو بێتەوە سەر پێ خۆی جەماوەری خۆی دروست کاتەوە و دەستگای میدیایی کورسات بەڕاستی هەنگاوێکی گەورەی ناوە لەگەڵ ناوەندی بەرهەمهێنانی هونەری زەنێ کە ئەو کارە جوانەی ئەنجام دەدەن ئەوەن دەستخۆشیان لێ دەکەم و شانازیش دەکەم کە جارێشکە هاتمەوە شاری سلێمانی و شانبەشانی هونەرمەندان شاری سلێمانی بەشداری لە کارێکی هونەری دەکەین هەنگاوێکی پیرۆزە هیوادارم سەرکەوتە بێن. دەست خۆش بێ بێگومان دەستگای میدیای کورسە هەر لە سەرەتاوە خزمەتی بە درامای کوردی کردووە ئەم درامایش بە هەمان شێوە دڵنیام کە بەشێکە بێ لە خزمەتکردن بە جارێکتر بە درامای کوردی بەڵام بە شێوازێکی باشتر بێگومان ئەمە هەنگاوێکی زۆر پیرۆز دەبێ هەنگاوێکی جوان دەبێ هەر ئەو ئیشە جوانانش لە دەستگای میدیای کورسات دەوەشێتەوە دەبێ لەمەودا گرنگی بە درامای کوردی بدرێتن حەزم لێ کەناڵەکانی تریش چاو لە دەستگای میدیای کورسات بکەن و هەوڵدان دەباتەوەی ئەو پارە بدەنە ئەو درامایە دەوڵات کراوانە بە پارەکە بۆ هونەرمەندانی کورد بێ و ئیشی جوان بکەین و ئیشی سەرکەوتو بکەین. خۆش سپاس بۆ تۆ سپاس بە بەشداریکردنت یەکێک لەو دوو ئەکتەرە جوانانش کە تیایەوە سەیری خۆتانەکەن کاک عوسمان و کاکە فەریدون سپاس بۆ ئێوە ڕۆڵی دەستگای میدیایی کورسات لە بەرەو پێشچوونی درامای کوردیا چۆن هەڵەسەنگ وەکو ئێستا وەڵاهی نازانم بڵێم چی پێ بڵێم وەکو ئێستا بەخۆ چونکە من ئەوی ڕاستی بێت یەکەم ئەم دراماکەوە هاتوین دەوری تابینین خۆم بە بەختەوەر ئەزانم کە لە کورساتەوە ئەم دراما جوانە بکەین لەگەڵ ئەم ئەکتەرە جوانانە ڕێزمەیە بۆ هەمویان من بچووکی هەمویانم و ڕێزمەیە بۆ جەنابتان خوای گەورە سەرکەوتوتان کە ئیشەڵڵا زۆر پێ خۆشحاڵم کە لەگەڵ ئەم هونەرمەندە جوانانە دەور ئەبینم. کاکە فەریدون هەموو ئیشەکانتان زۆر جوان و زۆر چۆتە ناو خەڵکەوە دڵنیان ئەمەش بە هەمان شێوە یعنی گروتینێکی باشترە بێ لە نێو درامای کوردیە؟ بەڵێ حتمما خۆی دەستگای میدیای کورسات لە دراما و لە کاری هونەری هەمیشە پێشەنگ بۆیە من دڵنیام کە یەکێکە بێ لە کارە جوانەکانی تری کورسات کە بە هاوکاری لەگەڵ ناوەندی بەرهەمهێنانی هونەری زەنێ دەستمان خسۆتە ناو دەستێکی ئینشەڵڵا ئومێد دەکەم کارێکی جوان بێ بینەرگلەیمان لێ نەکا ئومێدەوارین بە کوالیتێکی باش بە کۆمەڵی ئەکتەری باش لە هەولێر و سلێمانی بتوانین ئەم کارە بە یەکەوە ئەنجام بین. باشە عوسمانگیان گرنگی کۆبوونەوەی هەموو ئەکتەرانە پێکەوە لە ئیشێکە تا چەند گرنگە یعنی خزمەتی زیاتر بە درامای کوردی بکە هەر زۆر گرنگە ئێمە خەست بە لەسەرمان نەگرینە ئەمە چۆن ئەم ئەکتەرانە کە هەمووی لێرە کۆبوونەتەوە بۆ خزمەتی میلەتەکەی خۆمان ئێمە خزمەتکاری ئەو میلەتین و ئەم کار ئەمانوێ ئیشێکیشکەن ئیشەڵڵا کە خوای گەورە سەرکەوتومانکە کە جەماوەر بە عام لێمان ڕازی بێت و لە کەناسێکەوە هەتا ئەگاتە وەزیرێکی بەڕێز لەم دراما ڕازی بە ئیشەڵڵا.
دادەبیانیشی شێکە لە یەکێکە لە ئەکتەرە زۆر جوان و کۆمیدیەکانی نێو درامای کوردی ئەمێ پرسیاریوە لەکەم کۆبوونەوەی و هونەرمەندان و بەرەو پێشبردننی هونەر و درامای کوردی بە تایبەت لەم ئەکتەرە جوانانە کۆبوونەتەوە تا چەند هەنگاویشی گرنگە بێ بۆ داهات جوانترین هەنگاوە چکە من لە پرۆفیشاڵەوە ئەمە ئیشێکی ترمە ئیشم نەکردو دراما لە کورسات زۆر خۆشحاڵمەوە ئەکتەرە جوانانم بینی ئیشەکەش تەنس ئامێزە هەر زۆر دڵخۆشکەرەیە من خۆشحاڵم جارێکی تر هاتمەوە ناو کورسات و بە درامایەکی جوانتر ئومێدەوارم ئیشێکی جوان و بە پێز بێ و بینەریشمان دامەزرە ئیشەکە بێ قوربانم ئیلاکیش بووی هەر بەڕێگا سپاسم دادەبیان بەخێر بیتەوە شکر باشی ئەحواڵە کاک جەمیل باشی زیمانەوە بەخێر جارێکی تر کارێکەکەینەوە و درامایەکی جوانەکەین و ئەمانەوێت گەبیتە ئێرەوە ئەم هەموو هونەرمەندە جوانەتان کۆ کردوێتەوە لە درامایەکەەوە خۆشت وەکو دەرهێنەر کاری تیاکەی تا چەند هەنگاوێکی جددی و گەورەترێ بێ لە بواری درامای کۆمیدی کوردیە من بەخێراتنتانەکەم بۆ ئێرە وەڵا تەواوی هەوڵی خۆمان ناوە کە ئەم جارە پلەیەک لە کارەکانی پێشووبانتر بێ وەکو وەزیفەیەکی ئیجتیماعی وەکو مەسئولیەتێکی ئیجتیماعی ئێمە معتەقدین کە دەبێت چ لە حازی تکنیکی و فەنیەوە چ لە حازی ناوەرۆکەوە بتوانین ئیشەکەمان سەرکەوتوتر بێ هەنی ئامادەکاریمان کردووە ئەو برادرانە ماندوو بوون لەسەر ئیشەکە و هیوادارم بتوانین بینەری کوردی ڕازی نگا بێڵین ڕۆڵی دەستگای میدیای کورسات لە بابەتەکەیە لە دروستبوونی دراماکەیە خۆ بە تەواوەتی دەستگای کورسات لە پشتی کارەکەوەیە هەمیشە کورسات توانیویە خزمەتکە بە بوارە جیاجیاکان لەم کاریشا پاڵپشتمانەوە یەکێک لە ئەکتەرە جوان و دیارەکانی ئەستێری درامای کوردی و بە تایبەت واری کۆمیدی کاک ئەحمەد جۆڵایە کە بەشدارە لە دراماکەیە خۆشحاڵ بووین کەمڕۆ لەگەڵ مامەوەی بژی زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ کوردەگیان بۆ کورساتیش قوربانی تۆ کاک ئەحمەد جامێ پرسیاریەوە لەکەم کۆکردنەوەی ئەمە هونەرمەندە جوانانە لە درامایکی جوان و لە ڕێگەی شاشە جوانەکەی دەستگای میدیای کورساتەوە تا چەند هەنگاوێکی گەورە و جددیتر ئەنێ لە درامای کوردیە خۆی هەر ئینەکە کورسات ماڵی هەمووانە ئەمە یەک ئەیتر ئەمە ئیشێکی زۆر باشیان کردووەکەوە ئەم هەموو هونەرمەندە لە کارێکی زۆر جوانە کۆبکەن هەنگاونانەکە بەرەو باشترکردنیان بەرەو ئاڕاستەکردنی کۆمیدیای کوردی لە درامای کوردیە ئیشەڵا لە هەوڵای باشە باشە لە هەوڵای دایک دەست خۆش بێزارم مەشغوڵیەتی ئیسراحەتی خۆ وەرگرە بە قسێکیش بکەم لەگەڵ کاک بەکریان بەخێر بێ شکر باشە سپاس چاوەکەم سپاس ئەمەی پرسیاریەوە بکەم کۆبوونەوەی ئەم هەموو ئەکتەرە جوانە لە درامایکی کوردیا تا چەند خزمەتەکە بە درامای کوردیا هەنگاوێکی باشترێنێ لە بواری کۆمیدیایە بێگومان ئەم ئەکتەرانەمەی ساحەب ئەزمونێکی باشن و هیوادارم کارێکی جوانتر و باشترکەین ئەم دەست پێشخەری کورساتیش لەم کاتە کە پاری شەنیشیشی تری کرد دیارە ئەمە هەنگاونانە بۆ ئیشی باشتر و شاشەکە خۆی جوانە بۆ مەکتەرانە جوانتریشە بێ خۆش بێ سپاس بە تۆ کا عومەرجان سڵاو لێبێ ئەم کاتەوە باش بەیوام تەندروست باش بی من ئەمێ پرسیاریەوە لەکەم ڕۆڵی دەستگای میدیای کورسات لە کۆکردنەوەی ئەم هەموو هونەرمەندە جوانەوە جارێکتە خزمەتکردن بە درامای کوردی چۆنە بین لە ڕاستیە ئەم کۆبوونەوەیە و ئەم بەرهەمە جوانە لام وایە بە هونەرمەندانی هەولێر و سلێمانی ئەتوان کارێ بکەن کەوا بە دڵی بینەران و بیسەران بێ هیوادارم لەو ئاستا بێ کە خواستی ئەوان بێ ئەم کۆبوونەوەی معنای خۆشەویستی برایەتی کەسایەتی خەڵکەکەش لەو دڵە ڕاوکەیە ڕزگار بکەین کە ئەمڕۆ چاوەڕێی بەرهەمێکی جوانن چاوەڕێکێکی باشترن ئیشەڵا لەو باشەیە ئەبێت کە ئەوانیانەوێت درامەکە ئەمڕۆ قسە و باسی لەسەرەکرێوەکو ڕێوڕسمێک بۆ ناساندنی هەم دراماکە و هەم کارکردن تایدا هەڵسەنگاندنی تۆ بۆ کۆکردنەوەی ئەکتەرەکان و بە تایبەتی ڕۆڵی دەستگای میدیای کورسات چیە بێت
من سپاسی دەستگای میدیای کوردستان دەکەم بۆ ئەو هەوڵەی کە داوێتی بۆ تەقلای کەیکاوە لەگەڵ هەمان کاتا سپاسی ئەو کۆمپانیای ژەکەمکەوە هەستاوە بە بەشداری بۆ ئەم ئیشێکی گەورەیە بەڵام کۆکردنەوەی ئەم هونەرمەندە بڵێن بە معنای کەلیمە بە ئەزمونانە ئەگەر هەونێ جار ئێمە ڕوبەڕووی ئەو بووینەتەوە خۆشی باشە زادی کە نەسمان واتە نەسەکار دولاپەڕەبەوەی تر نییە خۆمان جوانکاریمان تیا کردو و ئیشمان تیا کردووە بۆ تەمەنە ئەەکەم لەمەشە ئەو جۆدە بەکار بێت بۆی سەری بخین. دڵنیایی کە بەباشی ئەچێتە ناو بینەرەوەەوە بەبێ ئەوەی ئەم هەموو ئەستێرە دیارێک کوردستانی تیا بەشدارە خۆی خەڵکەکە ئەم کۆمەڵە هونەرمەندەی قوبوڵە ئەم کۆمەڵە هونەرمەندە باوەڕپێکراون لەلایەن خەڵکەوانێ دیارە خەڵکی ئەزانێت کە شتێک ئەکرێ کە جێگای ویستیەوان بێت دەستەکان نەخۆش بێ سپاس ئەچمە لای کاکسیروان شکەیشەکە لە ئەکسەرەکان تێدا بەشدارە سپاس بێت جان ئەم زۆر خۆشحاڵم لەگەڵ ئەو گروپە جوانە ئەوە جاری دووەمە من کاری هونەریان لەگەڵ دەکەم لێرانە زۆر پێ خۆشحاڵم هونەرمەندی جوانن وستافێکی جوان و کاری پێشکەوتوشیان کردێ بەڕاستی منەمێ ئاماژە بۆ بکەین هەنگاونانی ئەم درامای و جیاوازی لەگەڵ دراماکانی پێشووترا چۆنەبین وەکو سەرەتا ئەو گروپە کە دەبینم ئەبێ جیاوازیەکی یەکزار زۆری هەبێ و ینی ئیشەکە زۆر بە جوانتر دەرچێ و ڕەزامەندی خەڵکی لەگەڵدا بێ و حتمما ئیبداعیشی تیا هەبێ شتێکی تازەیە دەست خۆش سپاس بۆ تۆ خۆشەویستانەوەی کە بینیتان دیارە کۆبوونەوەی ئەکتەرانە لێرە مەراسیمەکە کرێت بە بەشداری پارێزگاری سلێمانی تایدا و ئەو کێکەی کە دەستنیشان کراوە بە ناوی دراماکە و بە ناوی دەستگای میدیایی کورتساتەوە کە کراوە دواتر لەلایەن بەشداربووەکانەوە ئەبڕێت وەکو دەستپێکێک بۆ کارە درامێکە خەمخۆری کورتسات بۆ کۆکردنەوەی هونەرمەندان و دروستبوونی هونەری کوردی و بە تایبەت بەرەو پێشوونی درامای کوردی بابەتێکی گرنگە لە لای کورتسات و دەستگای میدیایی کورتسات بۆیە بە خۆشحاڵیەوە ئێمەش لێرە لەگەڵیان بەشدار بووین لە مەراسیمەکەیە و بە هیوام هەنگاوێکی گەورە و جددی و باشتر بنرێت لە درامای کوردیا بە بەشداری ئەم ئەستێرە دیارانەی درامای کوردی. Ibrahim